لارەکانی هەفتەی هەشتەمی خولی نایابی کوردستان پیشەسازی لەسەر یاریگای خۆی پێشواسی لە ڕانیە کرد. دەستپێکی هێرشەکان ئەم لێدانەی نیعمەت عارف بوو. لە خولەکی 11 لە ئەنجامی هەڵەی بەرگریکارانی پیشەسازی محەممەد ئیبراهیم گۆڵ یەکەمی بۆ ڕانیە تۆمار کرد و تیپەکەی لە یاریەکە پێشخست. لە خولەکی 37 هەمان یاریزان بە لێدانێکی بەهێز لە دەرەوەی هێڵی سزا گۆڵی دومی خۆی ویانەکەی لە یاریەکە تۆمار کرد. نیوە یەکەم بە 2 گۆڵی پاک بە سوودی ڕانیە کۆتایی هات. لا نیوەی دوم پیشەسازی ئامانجی گەڕانەوە بۆ کەشی یاریەکە بوو. ڕانیەش هەوڵەکانی بۆ گەورەکردنی جیاوازیەکە بوو. ڕکابەری نێوان هەردوو تیپ تا دەهات بەهێزتر دەبوو. هەردوو تیپ پێشەکانیان ئاڵ و گۆڕ دەکرد. لە خولەکی 67 نیعمەت عارف گۆڵێکی بۆ پیشەسازی تۆمار کرد و جیاوازیەکەی کەم کردەوە. دوای تەنها 4 خولێک هەمان یاریزان گۆڵی دۆمی خۆی ویانەکەی تۆمار کرد و ئەنجامەکەی یەکسان کردەوە. ئەنجام تا کۆتایی گۆڕانکایی بەسەردا نەهات و بە 2 گۆڵ بۆ هەر لایەکیان کۆتایی هات. ڕاستی دەبواە سەرکەوتن بەدەستبینین، یاریەکی زۆر جوانمان کرد، بەڵام ئیدیەوە خوا موفەقی نەکردین، یەکسان بووین. ئەوەش الحەمدولە هە باشە لەوەی کە دۆڕاوبی. سوپاس بخوا. ئێمە ڕاستێکی سەرەتا زۆر باش بووین، سوپاس بخوا توانیمانەوە 2 گۆڵەش بکەین، بەڵام گێمی دوم تۆزە کەم تەرخەم بوونەوەیان ژە و دوو هەلیان بوات. ڕاستێکی گێمی دوم ئێمە تۆزە کەم تەرخەم بووین لە ڕێوەی کە بە حکمی 2 گۆڵمان هەبوو، ئیهمالیمان کردەوە وانشە و توانیانەوە 2 گۆڵ بکەنەوە لە دەروی ساحەی خۆشت خاڵە کەم نییە بەڕای من. ئینشەڵا پشت بەخوای گەورە بتوانین لە ساحەی خۆماندا قەرەبوویە و یاری ئەو ڕۆبکەینەوە. بەم شێوەیە پیشەسازی بە ئەنجامدانی 7 یاری بووە خاوەنی 4 خاڵ لە خانەی چوارەمی ڕزبەندیە. ڕانیەش بە 8 خاڵ لە خانەی دێمە. حسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.